ایوار باش بینرین هجا و خوشتوی بینرین بالینان صد بینرین ایوارا بالینان خوشحالین جارکا دیا بوین گشت نپی کدوش بوی پیشکش کردن برنامه هوای روزانه ایوارا بالینان بینران وکوی نزانم که برنامه روزانه رابطن میوانداری کسانی که نمیشین چند کسانه وای که الویری گفتگوی بدگرن چه و گفتگوی یا گریدای به پروژه و یا یا گریدای به زانین و زانیاری میوان می روزه و پتر خدمت کردن هوای هجا و خوشتوی ابرو کامرا بوین میوانداری ما مستعد برای اسم مستحل و پنجوینی اندام سرکرداتی ایکتین اجتماعی کردستان و برپرسی مالبند نینوا ایکتین اجتماعی کردستان آنها یا خودی بابت ایمه ابروکا دل سروی چندی بیتن کوبری چند روزا و ابروکا جیدا بابت تکی گلکی گرم و گر هبوب دا راکرنا پارزگری نیه راکرنا پارزگری نینوا و دانانا پارزگری دی اری اوه گهشتا چه قوناخ و راکرنا وی پارزگری سر چه بنما بود دی اف پارزگره تنی رابطنی هن دیلی پیچین گل هی تکرن همان دم داده بحثی روشا جواتا پارزگه ها نینوا کن که جواتا پارزگه ها نینوا چوا شیطن خونیزی کی خلقیت و چوا شیطن هاریکاری و کساب کتن اوین کو آواره بوین سر جهوارن خون نماین هجمارا کادیا بسیارین وکی و آنها یا خودی من آماده کرین دیش ما مستای برای سینه کرن هینین هجا و خوشتویجی وکی همین روزا شیم ریوان جماره بین سر شاشا مدیار هین پیوندی مبکن سبارت بابدی هر بسیار اوه بیتن دیش ما مستای برای سینه کرن ما مستاد است بگی تو گلب خیراتی سر سر چوا بوی وارا بادین زور باش ما مستعمل وی چندی دست بگینم بجین بابت که گرم و گرک و افروک از باوری مبدی ماهی قد بری چنده که راکرنا پارزگری بری اصیل نجیفی بو چی هادا راکرن بله بگمان همان زنین که لا کاتی هاتنی هزا ارهابیەکانی داعش بۆ سنووری عێراق بە تایبەتی سنووری مووسڵ ڕەوشی مووسڵ تەواو تێک چوو لە دەستپێکی هاتنی ئەو هێزانە بەداخەوە شاری مووسڵ داگیرکرا کامە کارەساتی گەورەی دێکرەوتەوە لە زمنی ئەو کارەساتانە ئاوارەبوونی سەدان هەزار لە دانیشتوانی خەڵکی مووسڵ و دەور و پشتی مووسڵ و هەروەها کارەساتی شەنگار کە کارەساتێکی مرۆیی گەورە و دڵتەزێن و نەتەوەی بوو لەو سنوورە و ئەم ڕەوشێکی پڕ مەترسیدار بوو و ئەتوانم بڵێم ڕەوشێکی چاوەڕوان نەکراویش بوو بۆ ئەو حاڵەتی ئەو کاتە کە دروست بوو هەرچەندە ئێمە کۆشێتی نیشتیمانی کوردستان چەندین جار جەنابی مام جەلال ئامۆژگاری کردبووین کە ئەو کێشمەکێشە سیاسیانەی کە لە عێراقا هەیە بە تایبەتی گرفتەکانی ناو حکوومەتی ئەو کاتەی بەغاو و هەروەها ناکۆشەکانی بینی حکوومەتی بەغا و هەرێمی کوردستان بۆشاییەکی دروست کردووە کە ئەو بۆشاییە مەترسیدارە بۆ ئەوی کە دوژمنان و نارانی عێراق بیقۆزنەوە و ڕەوشی سیاسی و ڕەوشی ئەمنی و ڕەوشی ئیداری عێراق تێکدن دیارە هەروە دەرچوو بۆ چوونەکان ئەوە بوو کە ئەو ناوچانەی کە ئەتوانین بڵێن ناوچەی وەسەد ناوەڕاست بووە جێگای شەڕ و ململانێ و لەلایەن هێزە تیرۆریستەکانەوە هەرە زۆری داگیرکرا و کارەساتی گەوری دێکەوتەوە ئەمە هەم لە ڕووی ئەمنیەوە ڕەوشی منتیقەی تێکدا هەم لە ڕووی ئیداری و ڕەوشی منتیقەی تێکدا و بووە ئەوەی کە شەڕێکی گەرم لە ناوچەکە ڕوودا و تا ئەو ئەنگازێش کە هێزە هاوپەیمانەکان بێنە سەرخەت بۆ لە ناوبردنی ئەو هێزە پڕمەترسیدارەی کە لە توندڕەوتنی تیرۆریست و ئیرهابیەکانی عالەم و ناوچەکە و داخڵ کۆبوونەوە و هەموو هێزە شۆڤێنستەکانی کۆن کە لە باسیەکان و لەوانەی کە عقلی شۆڤێنستی چاوی لێڵ کردوون لە ئاسی هەموو ڕاستیەکان و ئینسانیەت و سیستەمی ئەم سەردەما هەموو ئەوانە وای کرد کە کارەساتی گەورە و بۆشایی گەورە و ڕەوشێکی مەترسیدار لە مووسڵ ڕوودا و ئەمەش دوجار ئەتوانم بڵێم هەم هەڵوەشانەوەی ئیدارەی مووسڵ و هەڵوەشانەوەی لە هێزەکانی عێراق لە مووسڵ ئەو بۆشایە گەوری لێکەوتەوە کە تا ئێستا جگە لەوەی کە هێزی پێشمەرگە بە هیمەتی هێزە هاوپەیمانەکان بەشێکی زۆری لێ پاکردوێتەوە بەڵام بەشێکی زۆری لە بەندەسی هێزەکانی دوژمنایە زۆرجان مامۆستا تو نابینی کو ویا باش میشه یعنی بری ویگا و هر دست بیکا ام بجین هاتنا داعش بو ناوا پارزگه ها نیناوا و ام بجین داگیر کرناوش لای داعش و
ویابا پروژه‌ای هوسا هبا یعنی راکرنا اسید نجیفی یعنی بشین لیپیچی نود گلدا تو نابینی گیرو بو جناب توکویکش اندام سرکراتی و تماندم دا برپرسی مالبنده نینوا چونکو هین نزیکی وی خلقینه تو نابینی گیرو بو ویابا بری ویگاوه اف ام بجین کاره هات با انجام دان اسیل نجیفی رابا و هماندم دا رابون جیدا لیپیچی نود گل بیتکرن بو چی افتشته چی بو بێگومان هەم ئەو ناکۆکیە سیاسانی لە بینی پێکاتەکانی سنووری مووسڵ و دەسەڵاتی بەغا هەبوو ئەوەش یەکێک بوو لەو مشکیلانەوە هەروەها بەغا بۆ لێپێچینەوە لەو سەبەبی ئەو بۆشایی کە دروست بوو ئەو شکستەی کە لە مووسڵ هاتە پێش لیژنەیاندانا لە پەرلەمان و لەلایەنەکانی کە بە نەتیجە کێشێکی قوڵیش کەوتە ناو ئەنجومەنی پارێزگای مووسڵەوە و ئەو کتلانەی کە پێشووتر هەبوون وەکو خۆیان نەمان یعنی ئەوەی کە بە تایبەتی کتلەی متحیدون و کتلەکانی کە گۆڕانکاریان زۆر بەسرا هاو بە نەتیجە و ململانێ دوو شت ڕوویدا یەکیان ئەوە بوو کە کتلێکی نوێ بە ناوی نەهزەوە دروست بوو و یەکیشان ئەوە بوو کە ئیقالەی پارێزگاری مووسڵ کرا و ڕاپێچی با بڵین دۆسیە کرا کە لێپرسنەوەی لەگەڵا بکرێت و ئەمە بۆ شایەکی دروست کرد دیسانەوە لە ڕووی ئیداریەوە ئەمە تەبعاً کاریگەری زۆرە سەلبیاتی زۆرە لەسەر ڕەوشی ناوچەکە چونکە بە تایبەتی لەو کاتێک کە بەغا لە کاتێکا کە سەدان هەزار کەس ئاوارە بووە لە کاتێکا کە مووسڵ پێویستی بەوە هەیە ئیدارە و پارێزگایکی بەخوەتی هەبێت بۆ ئەوەی لە پرۆسەی ئازادکردنی عێراق ڕۆڵی خۆی ببینێت و ئەو هێزانەی کە هێز ئەمنیەکانی وەکو پۆلیس و وەکو هێزەکانی تر کۆ بکاتەوە بتوانێت دەوری خۆی بینێت لە هەمان کاتیشا ئەوانەی کە ئاوارە بوون فریان کەوێت وە خزمەتگوزاری پێویستیان پێ بگەێنێت فریاگوزاری پێویستیان پێ بگەێنێت ئەمە ئەتوانم بڵم تووشی خەلەلێکی گەورە بوو و بۆیە کە ئێمەش بیرمان لەوە کردەوە کە لەم سەردەما پێویستە بەشێک لەو کەم و کوڕیانە چارەسەر زۆر مامۆستا ڕاکر ئەسیل نجێفیان بژین هاتە ڕاکردن و دەی لێپێچینەوەت گەل هێتەکردن بڕیارە ئەم بژین پەرلەمانی عێراقی باشە تو بینی ئەف بڕیارە کو دەی لێپێچینەوەت گەل هێتەکردن دەیشتە بەرامبەر دادگەیەک ئەوە بووچی ئەف خەلەتی چێ بوو بۆچی داعش هات بۆچی ئەف شکستنە ئێکجار مازن چێ بوو تو بینی دێ سەرگریت یانژی ئەوە تنێ گوتنن نویسینە سەر هەندێک وەرەقا ئەم دەی لێپێچینی دیێلڤیکەین و دیمای ئەو دێ ئازاد بیت هێت و چیت سەرڕای هەندێکی و جانابێتە vێگاوێ ئاماژە پێتکەتن ئەف خەلکی هۆسایە زۆر ئاوارە بووە خەلکە کەفتیە دەستێ داعش ماڵ و ملکی خۆ هێلا ڕەحا خۆ هێلا تو بینی ئەو لێپێچینەوە دێ سەرگریت یان نە بەڕای من شتەکان تێکەڵاو کراون ینی ڕەوشی سیاسی ناوچەکە کە مووسڵ تایبەتمەندی خۆی هەیە پەیوەندی بە ینی ئەو ڕەوشە سیاسی و شەڕ و شۆڕی کە لە ناوچەکە هەیە لە سووریا هەیە و هەروەها پەیوەندی بە وەزعی دراوسێتی تورکیاوە هەیە و هەروەها پەیوەندی بە پێکاتەکانی ناو مووسڵەوە هەیە کە پێکاتی جیاوازن لە عەرەبا مەسەلەن سوننە و شیعە لە ناو سوننە مەسەلەن ئەوانەی کە کاتی خۆی لەدام و دەستگاکانی حکوومەت و سەر بە نیزامی بەغا ئیشان کردووە و هەروەها پێکاتەکانی ترکە پێکاتون لە کورد لە ناو کوردیشا مەسەلەن یەزیدی و کاکەی و شەبەک و هەروەها برامەسیحیەکان ینی هەموو ئەمانە پێکاتی جیاواز تأسیری لەسەر ئەوە هەبووە کە چۆن مەسەلەن تشکیلی حکومەت لەوێ بکرێت یاخود چۆن لەوێ ئیدارەی بیرێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ینی ڕەوشی مووسڵ ئەو تایبەتمەندی کە هەیەی خلافە سیاسیەکان لەگەڵ تێکەڵاوبوونی ئەوەی کە لایانی مقەسیر بووە لە پاراستنی مووسڵ تێکەڵەیەکی پێوە دیارە بەڵام لە هەموو حاڵێکە پێویستە بە شێوەی یاسایی لەو کەسانە بپرسرێتەوە کە سەبەبی ئەو کارە ساتە بوون کە مووسڵ داگیرکرا کە بەرگریتیانەکرا ئینجا ئەوانە فەرماندە سەربازیەکان بن یاخو پارێزگار بێت یاخو هەر کەسێکیکە بێت ئەوە لە ڕاستیە لە بەردەمی یاسا ساغە بێتەوە کە چێ مقەسیر بووە و ئایا ئەو مقەسیریە متعاون بوون لەگەڵ هێزەکانی دوژمن چۆتە بابی خیانەت و یاخود ئەوە بۆ کەمتەرخەم بوون لە واجبی خۆیان ئەمە یاخود دەستێوەردانێکی دەرەکی هەبووە لە وەزعی ڕەوشی مووسڵ ئەمە بەجێهێڵین بۆ یاسا و بۆ لێکۆڵینەوە بەڵام قۆناغی یەکەم گەشتووە بەوەی کە پارێزگار ئیقالەی پێکرا و لەسەر کار لابرا و دوجار بیستمان کە قایمێکی کەش بڵاو کرایەوە لایەن ئەو لیژنە تایبەتەی کە لە پەرلەمانی عێراق تەرخان کرابوو بۆ ئەو کەسانەی کە مقەسیر بوون لە
پاراستنی پارێزگای نینەوە. زۆر مامۆستان بینە سەر دانانا پارێزگەری نی پارێزگەری نی ئەوێک و ئەفروکە هاتیە دانان ئەلسەر چ بنەما هاتە هەلبژارتن کوان بژین ئەف مرۆڤە دێبیتە پارێزگەری نینەوە. بێگومان بەپێی یاسا و ڕێساکانی با بڵین ئەنجومەنی پارێزگاکان پێویستە کە پارێزگار ئیقالەکرا لە ماوەیەکی محەدەدا ئەنجومەن هەڵسێت بە هەڵبژاردننی پارێزگایکی نوێ بۆ تەشکیلکردنی یا بۆ پڕکردنەوەی ئەو فەراغی کە دروست بووە. لەسەر ئەو ئەساسە کوتلەکانی ناو ئەنجومەنی پارێزگای مووسڵ هەستان بە خۆ ئامادەکردن بۆ ئەوە و قەراری پێویستیان وەرگرت و هەستان بە مفاوزات و گفتوگۆ و مەسەرەن لە زمنی ئەوانە قایمەی متحیدین هەبوو کە پێشتر پارێزگار لەو قایمە بوو و هەروەها قایمەی برایەتی و پێکەوە ژیان کە قایمەی با بڵێن بە تایبەتی بەرەی کوردەکان بوو و هەروەها کۆمەڵێک قایمەی تر و کوتلەی تر و شخصیاتی تر بەڵام لەو ئاڵوگۆڕ و ڕەوشەی مووسڵا گۆڕانکاری بەسەرا هاو تەبعاً پێشتریش هەر بە هەمان شێوە بۆ نمونە قایمەی برایەتی و پێکەوە ژیان کە ئێمە کوچەتی نیشتمانی کوردستان لەو قایما بووینەوە دەنگمان بۆ ئەو قایمە کۆ کردەوە سێ لە کاندیدەکانمان دەرچوون و بوونە ئەندامی ئەنجومەنی محافەزە لە گفتوگۆکانی سەرەتا لەگەڵ برایانی پارتی کە ئەوان حسەی کوردیان لەگەڵ قایمەی متحیدون وەرگرت ئێمە پێک نەهاتین لەبەر ئەوەی هەستمان بە غوبن کرد و ینی بەپێی استحقاق انتخابی حەقەکان بە نەهات و ئەمە بوو موزوعێک بە بەردەوامی قسە و باسمان لەسەر کرد ئەو بوو پاژماوەیەکی چەند مانگێک هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەسەر هات دوای پەرلەمانی عێراق مباشیر هێزەکانی داعش هاتن و ڕەوشی منتیقە تێک چوو بەڵام ئێمە ئەم مەلەفە بەردەوام قسەمان لەسەر کرد و ئیشمان لەسەر کرد ئەو کاتانەی کە من بوومە بە پرسیاری مەڵبەندی نینەوا لەو سنوورە دوای ئەوەی کە ڕەوشی منتیقەکە بەرەو ئەوە چوو وردە ینی بەشێک لە سنوورەکە ئازاد بکرێت و دام و دەستگاکانی حکوومەتی مووسڵ بێنە سنووری دهۆک و یاخو بەشێکیان لە سنووری هەولێر بن واتە بێنە سنووری هەرێمی کوردستان دانیشتن و گفتوگۆ دروستکرا بە تایبەتی لە بینی ئێمە و برایانی پارتی دیموکراتی کوردستان و قسەمان لە مەوزوعە کرد و بۆ چوونەکانمان گۆڕیە و گلەی و گازندەکانمان بێگەیان تا ئەو ئەنگازەی کە ئەو پێکاتەی ئەم ڕۆژەی لێ دروست بوو. زۆر ئەمە مستام دەهینە سەروێ بابەت گەلێکیەوە بەس ئەس دێ ئەلڤێ ئەم بێژین دەست پێکەین هەبە ڕوو لە یەکەتی نیشتیمانی کوردستان جەنابێتە وەکو بەرپرسێ مەڵبەندی نینەوە ئەدانانە پارێزگەری نوێ نینەوەدا هەوە چ ڕوولەک هەبووە؟ بەڵێ ئێمە ئەبێت ینی ئەو ڕاستیە بڵین کە یەکەتی نیشتیمانی کوردستان حزورێکی بەقووەتی لە سنووری نینەوە هەیە لە ڕووی هێزی پێشمەرگەوە ینی ئەتوانین بڵێن ژمارەیەکی زۆر لەو هێزەی کە لە سنووری نینەوە لە سەنگەرایە و شەڕ ئەکات بۆ ڕزگارکردنی بە تایبەتی ئەو ناوچانەی کە پێی ئەڵین ناوچەی متەنازع عەلەیها ژمارەکە زۆر وەکی چەند مامۆستا عنی ئەمەشین بێژین چەند ئێمە زیاتر لە 10,000 پێشمەرگەمان لە سنوورەکە هەیە بەڵام بێگومان 10,000 پێشمەرگە بە وەجبات لە دەوامە وەکو هەموو هێزەکانی کە مەسەرەن چەند لیوای سەر بە وەزارەتی پێشمەرگە لە سنووری مووسڵ لە واجب و لە سەنگەرا بێت ئەوانە نیوەی لە هێزەکانی یەکەکانی 70 پێکاتون و نیوەشی لە هێزەکانیەکانی 80 پێکاتون کە ئەمانە هێزی ئەو دوو حیزبە بوون و کراون بەیەک لەژێر ئەوامر و فەرماندەهی وەزارەتی پێشمەرگە و جگە لەوە دوو لیوای ترمان هەن کە ئەو دوو لیوایە سەر بەیەکەکانی هەفتان لە سلێمانیەوە ئیداریان ئەدرێت و ئەمانەیەکیان لە چیای باشیقەیە و یەکێکیشیان تەوزیع بۆ لە زومار و لە شەنگال و هەمیشە ڕێژەیەکی زۆر لە هێزەکانی ئێمە لە یەکەم ڕۆژی داخڵبوون بە شنگارەوە لە ناو شنگالە لە شەردان و نمونەش بۆ ئەمە کە ئێمە زیاتر لە 75 بۆ 80 شەهید لەو هێزانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ناو وەزارەتی پێشمەرگەن یاخود ئەوانەی کە لە یەکەکانی هەفتان یاخود ئەوانەی کە سەر بە مەڵبەندی مووسڵن وەکو ئەوەی کە ئەو هێزەی کە هەمانە بۆ پێشتر بۆ پارێزگاری و پاراستنی بارەگاکانمان دامان نابوو لە ناو مووسڵ بەڵام ئەو هێزەمان هێنا بەشێکی زۆریمان خستە ناو جەپەکان و شان بە شانی برا پێشمەرگەکانی کرد لە شەڕابوون و هەموو ئەمانە 75 بۆ 80 شەید لەو پێشمەرگانەی کە بە جۆرێک لە جۆرەکان کە باسمان کرد تابعاً بە یەکێتی نیشتیمانی کوردستان واتە حزورێکی بەقوت لە ڕووی پێشمەرگەوە و لە ڕووی جەماوەرەوە
ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق زیاتر لە 7,000 دەنگمان هێنا لە مووسڵ. یعنی ئەگەر لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان 35,000 دەنگ هاتبێت لە هەڵبژاردننی مانگی چواری واتە کۆتایی مانگی چواری 2014 7,143 دەنگمان هێنا. واتە لە ڕووی جەماوەرێکی زۆرمانێت جگە لەوەی کە ئێستا دوو مەڵبەندمان دە سنوورە هەیە مەڵبەندی نینەوە کە لە سەهلی نینەوە تاوکو ئەچێتە سنووری زومار و هەروەها سنووری ئیدارەی قەزای شنگالیش مەڵبەندێکی بۆ دروست کراوە بۆ چێکراوە کە ئێستا ئەو دوو مەڵبەندش لەو سنوورەیە واتە لە مەیدانایە و بارەگاکەی ئێمە لەگەڵ بارەگای پێشمەرگە لە سەنگەری پێشەوەیە لە جەپەکان و هەروەها مەڵبەندی شنگالیش لە سنووری خۆیەتی و بارەگای لەوێ هەیە و لە زوماریش بە هەمان شێوە یعنی حزورێکی بەقوتە بۆ لە ڕووی جەماوەریەوە و لە ڕووی پێشمەرگەوە و لە ڕووی انتخاباتیش ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان 3 کاندیدمان دەرچوون و لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش 2 کاندیدی ئێمە دەرچووە بۆ پەرلەمانی عێراق وێسا نوێنەرن لە پەرلەمانی عێراق. زۆرجان مامۆستا ئەوە تەوضیحەکە گەلەکە ڕێک و پێکە. یەکێتی نیشتیمانی کوردستان پترش 7,000 دەنگایل هەی سەر ئاستی پارێزگەها نەینەوە 3 ئەندامên هەین ئەنجومەنی پارێزگەهەیە 2 ئەندامên هەین ئەنجومەنی نوێنەرێن عێراقی و ئەم بێژین شلایە پێشمەرگەی ژیڤە یەکێتی نیشتیمانی کوردستان بەلکوش هێزەکە گەلەکە مەزم پێکێتن و پترش 8 شەهید ئالڤێری هەنە. چاوە یەکێتی نیشتیمانی کوردستان مادەم ئەف تشتە هەمی هەیە چاوە قەبیل کەتن و بڕیار بێنەدان بێ ئێکەتی نیشتیمانی کوردستان هایژی هەبیتەن لویجی بۆچی پۆست تێنە دابەشکردن ئێکەتی نیشتیمانی کوردستان لێبێ بارە و خۆدانەوە بژین هەندە دەنگایە خۆدانەوە شەهیدە خۆدانەوە هێزیە هەوە چ کردیەک و ئەف معادلە ئێدی هەکەر هات بیتەکردن ژی حتاڤێری بیت و الڤێریوێفە بەز بیت ئەف تشتە دووبارە نەبیتەوە. بێگومان ئێمە پێش ئەوەی کە هێزەکانی داعش بێن و سنوورەکە داگیر بکەن ئێمە ئەو کاتە لەو دانوستانی کە بیدایەت کرا ڕازی نەبوون بەوەی کە غەدر لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت و ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان بەکەمی بێت. هەوا قەبیل کردی تو نابینی دێ دەنگی کێن کات بەریاز بشمەیادی یعنی ئەوە تەأسیر الئێکەتی ناکات مامۆستا. نه مەوزوعەکە ئەوە نییە تایبەتمەندی مووسڵ یعنی لەوێ سەنگەری نیشتیمانی و نەتەوایەتیە یعنی یەکڕیزی کورد لەوێ پێویستە. ئێمە لەوێ هەمیشە مەبدەئێکمان هەبووە کە هێزە کوردیەکان لە پێناوی پۆستەکانە لێک هەڵنەوەشێنین یعنی تەضحیە دالوێری تەسحێمان داوە کە بەداخەوە دەبوو لە کاتی خۆیان برایانی پارتیش هاتنایە پێشەوە ئەو هەستکردن بە بەرپرسیارەتێک کە یەکێتی هەیبوو ئەوانیش بە هەندیان وەربگرتایە بۆ ئەوەی کە هێزی کوردی بەقوتر بواە بەڵام دوجار کە ئەو برایانی پارتی با بڵین لەگەڵ لیستی متحیدون پێکاتن و پۆستەکانی کورد کەوتە لای برایانی پارتی وە ئەو پۆستانە با بڵێن بەسەر ئەو لایەنە تەوزیعکران و خۆیان دایاننا ئێمە گلەی و گازندەی خۆمان گەیان چەند جارێک دانیشتمان کرد دوای جگە لەوەی کە ڕەوشی منتەقەکە یعنی ناوچەکە مساعید نەبوو بۆ ئەوەی کە ئێمە لەو کاتا گفتوگۆ لەسەر پۆستەکان بکەین و زیاتر تەرکیزمان لەسەر کاری پێشمەرگانە و ڕزگارکردنی ناوچەکە بوو و ئەرکی ئێمە پشتیوانیکردنی هێزی پێشمەرگە بوو بە زیاتر و هاریکاریکردنی خەڵکی ئاوارە بوو کە لە سنووری مووسڵ و شنگال ئاوارە بوون و ئەرکی ئێمە گەیاندنی مساعدات بوو لە ڕووی ئینسانی و ینی لە ڕووی مرۆیەوە و هەروەها لە ڕووی چەک و چۆڵ و تەقەمەنی بۆ ئەو هێزەی کە لە چای شنگال ما بۆ چکە ژمارێکی زۆر لە کادرەکان و جەماوەر و خەڵکی یەزدی لە چای شنگال بۆ ماوەی 4 مانگ حەسر بوون و هەر بۆ نمونە مەسەلەن چەندین جار لە ڕێگای سووریا شتمان پێگەیاندن و هەروەها بە کۆپتەر شتمان پێگەیاندن ینی لەو قۆناغە ئەمە ئەرکی ئێمە بوو کە لە سەنگەری پێشمەرگایەتی هەمیشە شان بەشانی هێزی پێشمەرگە مەڵبەندەکەمان کاری پێشمەرگانە بکات دوای ئەوەی کە ڕەوشی منتیقەکە نەختێک سەقامگیر بوو کەوتی نەگفتوگۆ لەسەر ئەم مەوزوعە ئێستا کە محافیز با بڵێن پێشماوەیەک پێش ئێستا ئیقالەی بە کۆتایی پێهات و حکمی تەواوەتی وەرگرت بازاڕی گفتوگۆ و دانوستان و ئەوانە هاتە پێشەوە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو مەوزوعە هەموو لایەنەکان حسابێکی جدیان بۆ کرد هەم لایەنی نەهزە و هەم لایەنی متحیدون و هەم قایمەی با بڵێن برانی پارتی کە ئەوش لەناو یەک قایمەیەکمان هەبوو بەڵام جۆرێک لە دابەشبوونی پێوە دیار بوو بەڵێ چکە بەڕاستی نە ئەوان ئیلتیزامیان بە ئێمە هەبوو نە ئێمەش ئیلتیزامان بوانەوە هەبوو جگە لە مەوقیفە نیشتیمانیەکان نەبێت کە ئێمە هەمیشە ئیلتیزامان هەبوو هەمیشە پشتیوانی هەموو مەوقیفێکی نیشتیمانیمان کردووە کە لە مەسلحەتی میلەتەکەمان و لە مەسلحەتی سنوورەکەش ببێت بەڵام کە هاتووتە سەر ئەوەی کە حەقمان خوراوە پێداگریمان کردو لەوەی کە ئێمە
مافەکانی ئیستحقاقی انتخابی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستی لێ هەڵناگرین و بەردەوامە بین لە داواکاری بەڵام بەداخەوە ڕەوشی سیاسی ئامی هەرێمی کوردستان و ئەو پۆستانەی کە لە محافەزەکانی کاش بە هەمان شێوە چۆن لە دووهۆک تا ئێستا پۆستەکانی تو بینی پێک ئەسدای پرسیارێکە مۆمسا تو بینی پێک ڤەگرێدانەکە یعنی چنگ و سلێمانی خلاص نەبوو میسرجی خلاص نابیت دهۆکی خلاص نەبیت حەلەبجە هەروەسا هەولێر هەروەسا یعنی تو بینی ئەڤەژی میسرجی وا محافەظە ڤەگرێدایی بیتن بڵێ ئەوەش تەئسیری هەبوو بێگومان مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە لە سلێمانی دەستپێشخەری کرد لەوەی کە هەموو حیزبەکانی کە بە پێی ئیستحقاقی انتخابی خۆیان و بە پێی سازان پۆستەکانیان وەرگرت بۆ ئەوەی کە لە دهۆکیش ئەوە جێبەجێبێت لە هەولێریش ئەوە جێبەجێبێت و لە مووسڵیش ئەوە جێبەجێبێت بینیمان ماوەیەکی زۆرە بڵێن ئیتفاقات لە سلێمانی جێبەجێ بووە و هەروەها لە هەڵەبجە کە پارێزگایەکی نوێیە و هەروەها لە هەولێر دەمێکە ئیتفاق کراوە بەڵام لە ئەرزی واقعا جێبەجێ نەبووە و هەروەها لە بڕیار بوو کە لە دهۆکیش بکرێتوە لە مووسڵیش بکرێت بەڵام ئەوەی کە پارێزگار لە مووسڵ ئیقالەی پێکرا مۆزوعی کەیسی مووسڵی هێنایە پێشەوە ئەم کەیسەی هێنایە پێشەوە ئەجنا خۆتاسە هەولێر جێبەجێ نەکراوە مەسن دهۆک جێبەجێ نەکراوە کە ئەوە 2 ساڵ بەسەریاتی ئەپەڕێت یعنی ئەوە غەدر لەو حیزبان ناکرێت کە ئیستحقاقیان هەیە بەڵام جێبەجێ ناکرێت و ئێمە هەمیشە کۆچێتی نیشتیمانی کوردستان بڕوامان بەوە هەبووە کە مافی انتخابی مافێکە کە ئەبێت لە دوای هەڵبژاردن جێبەجێ بکرێت لە بینی حیزبەکانە پێک بێن و تەداولی سوڵتە هەبێت چونکە ئێمە مەبدەئیەن بڕوامان بە تەداولی سوڵتە هەیە لە سەری سەرەوە بۆ خواری خوارەوە یعنی لە آخر قیمەی دەسەڵاتە سیادیەکان لە سەرۆکی پەرلەمان لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی حکوومەت هەتا ئەگاتە مدیر ناحەیەک کە پەیوەندی بە ئیستحقاقی انتخابی هەبێت بڕوامان بەوە هەیە کە تەداولی دەسەڵات بکرێت کە سازانی نیشتیمانی بکرێت بە لە بەرچاوگرتنی هەموو ئەو ظروف و تایبەتمەندە سیاسیانە کەیەنە ینی لە ساحەی کوردستان و لە ساحەی عێراقا ئەگوزارێت زۆر جان مامۆستا پشتی هاتنە پارێزگەرێنی بۆ پارێزگەها نەینەوە ئێکەتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنێ vê محافەزەدا vê پارێزگەهێدا دەبیتە چێ ئەرێدێ هەر وەکی بەرێ وەکی نیمچەیانە بژین جوورە ئۆپۆزیسیۆنێک منیتن ئەنجومەنێ محافەزەدا یان ژی دەچیتە گەل لیستا برایەتی و پێک ڤەژیان و هەکار بچتە گەل vê لیستێ دەسەر چ بنەما چیتە گەل vê لیستێ چنکو بەرین و کە یا پشتگوه بە هاوێتی vێگاڤێ ئەکید vێ بیت شەرتەک هەبیت مەرجەک هەبیت حتا ئەو پشتگوه بە هاوێت نەبێتە فەگەل من و هەندێک کارە بۆ ئەنجامدە ئێمە پێش چەند ڕۆژێک لە گفتوگۆیکی گەرما بووین لەگەڵ لیستی برانی پارتی و هەروەها لەگەڵ لیستی متحیدون کە لە ڕاستیە لەگەڵ برانی پارتی ئێمە مەسلەی نەتەوایەتی و نیشتیمانی و مەسلەی هێزی پێشمەرگە و مەسلەی مەسایلە سیاسیەکانی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی هەمومانێکین ئێمە خۆمان بە خاوەنی قەزیە نیشتیمانی و نەتەوایەتەکە ئەزانین و تاریخی یەکێتی نیشتیمانی کوردستان خەبات و مانگوبوونی لە پێناوی ئەوە بووە لەبەرەوە ئێمە ناکرێت لە مەبدەئی خۆمان لابین و تەسحێمان بە خۆمان داوە لەو ڕۆوە بەڵام لەم فترات دانیشتن و گفتوگۆمان کردوە پێکاتین و ئەمڕۆ کە ئیتفاقێکمان ڕاگەیان کە ئێمە پشتیوانی لە کاندید ئەەکەین لەو کاندیدەی کە قایمەی برایەتی و پێکەوە ژیان بەیەکەوە هەم ئێمە و هەم برایانی پارتی کە بە ئیتفاق لەگەڵ متحیدون دانراوە بەڵام ئەمەش لەسەر ئەساسی ئەوە بووە کە لە مەسەلە نیشتیمانی و نەتەوایەتەکانە یەک بین و هەروەها لە ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک بە ینی بە شێوەی سازان با بڵین بەشێک لەو ئیستحقاقەمان بە ئیتیفاقێک ئیمزا کردووە کە پۆستەکانمان بۆ بجێڕنەوە مەسەلەن ئەگەر ئەو محافیزە کە کاندید کرابوو دەربچوایە ئیتفاقەکەمان وابوو کە واژوو کراوە لە بینی ئێمە برایانی پارتیا معاونی محافیز مدیر عام قایم قام ڕئیسی لیژنە لە ناو ئەنجومەنی محافەزە و هەروەها مدیر ناحێش تەنانەت کە قسە و باسی زۆر لەسەر کراوە و وعدی تاودراوە لەسەری هەرچەندە کۆتایی پێ ناتوە بەڵام با بڵین چۆتە ناو خاڵبەندی ڕێکەوتنەکەوە و ئەمانە لەو پۆستانە بوون کە پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانن بەڵام ئەمە هێشتا ئیستحقاقی انتخابی نییە چونکە برانی پارتی 8 کورسیان هەیە ئێمە 3 کورسیمان هەیە یعنی لەو حاڵەتە لانی کەم لە 4 کورسێکی ئێمە لە 4 مدیر ناحەیەکی ئێمە لە 4 قایمقامێکی ئێمە لە 4 مدیر عام مدیر ئەوانەی کە بەر لیستی کورد ئەکەوێت لەوە تایبەتمەندی منتیقە لە بەرچاو گیراوە و ئێمەش نەمانویستووە کە لەسەر پۆست هەر لە یەک دا ببڕین یعنی لە ڕاستیە
سازشێکمان کردووە سازانێکی نیشتیمانیمان کردووە لەو مەوزوعە لە پێناوی ڕەوشی مووسڵ و لە پێناوی ڕەوشی ئاوارەکان و لە پێناوی ڕزگارکردنی مووسڵا کردومانە لە پێناوی ڕزگارکردنی شنگالا کردومانە لە پێناوی ڕزگارکردنی بەعشیقە و بەرتلە و حەمدانیە و ئەو شوێنانە کردومانە بۆ ئەوەی کە بەرەکەمان بەقووەترکەین و لە ئینتخاباتی ئایندەشە ئەو کاتە یەکێتی ئەوەندەی کردووە کە تەمۆ حێومانە هەیە لەوەی کە بەدەستمان هێناوە زیاتری بکەین وە بە ئام مساعیدیش بین بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە سیاسیانە یا ئەو گرفتانەی کە لە هەرێمی کوردستان لە بینی لایەن ئاساسیەکانە ڕوویداوە ینی ئێمە لەگەڵ ئەوە وتمان با نەبینە بەشێک لەو کێشانە هەوڵ بین ئێمە مبادرەیەکمان هەبێت لە سنووری مووسڵ کار ئاسانی بێت بۆ شوێنەکانی زۆر جان مامۆستا بەست نابینی ئەف مبادرە بەلکو بەرو واژیب زەڤڕی دەڤەل سەر ئێکەتی تبینی کو ئەف مبادرە هەکەر هات و جێبەجێ بووەکی کو جەنابێتت بژیتن هەر چار پۆستە بۆ ئێکەتی بکەویتن هەکەر بەر لیستە برایەتی و پێکڤێژیان تبینی دەنگدەری ئێکەتی نیشتیمانی کوردستانە لوی سنووری دێب هەمان حەماسا بەری بیت هەکەر ئێکەتی ئەوە vێگاوێک و جەنابێتت بژیت چوف ناوێ لیستێدا و هات ئەوە پشتگوه بەهاوێتن نەشەرتە ئەف پێنگاوەک و هات یهاوێتن شتا ئێکەتی بە جارەکادی بێژین خلتی و بزەڤڕیتە بە سەرێکەتی نەیتە جێبجێکردن وی حالەتیدا و نەهاتە جێبەجێکردن تو نابینی ئەوە باجەکە مەزن ئێکەتی بدەتن سەراوێ پێنگاوەک و هاوێتی ئێمە لە ڕاستی داخڵبوونی ئەو مفاوەزاتە جارێکە لیستەکە لیستی هەردوو لامانە هەردوو لامان لە بیدایەت ئەولیژیا هەردووکە پشتگوه هاوێتن بەڵام ئێمە لە ناو ئەو لیستا معاریز بوون لەبەرەوەی کە غەدر لێکی نیشتیمانی کوردستان کراوە و لە ڕاستیە زەمانەت لەما ئەو ئیتفاقێک کە لە بینمانایە و هەردوو لامان واژومان کردووە من تەسەور ناکەم پارتی دیموکراتی کوردستان لەمە پەشیمان بێتەوە چکە لە قازانجی نییە و ئەگەر لە حاڵێکە خوا نەخواستە شتی واش ڕووبات ئێمە مووقفێکی بە قووەتمان هەبووە لە نقطەیەکی حساس کە پەیوەندی بە مەسایلی نیشتیمانی و نەتەوایەتیەوە هەبوو کاڵبژاردننی ئەمڕۆ بووە ئێمە ئەمان توانی لەگەڵ لایانی بەرامبەر ڕێبکەوین بە ئیمتیازی زۆر زیاتر بەڵام ئەو لایەنە لەو دی و سنوورە بۆمەندێک ڕوونکردنا بدەیە مامۆستا ئەو مووقفێ هەوە ئێکەتی ئەبروکەت نەوەڤە هەلبژارتنادا چ مووقف بووە مەسەلەن ئێمە ئەتوانم بڵێم من بلانەکە لە بینی دوو لایەن بە تەواوەتی گەورە بوو ئێکەتی شیە هاوسەنگیە گۆڕ بەڵێ مەسەلەن بۆ نمونە لە بینی کوتلەی نەهزە کە پێکات بوو لە برا عەرەبەکان و لە بەشێکی لە تورکمانەکان و لە عەرەبەکان و لە لەوانە و لیستی متحیدون و لیستی برایەتیش پێکەوە کە لە لیستی برایەتی واتە پارتی و یەکێتی و بەشێک لە کۆتاکان و هەروەها لیستی متحیدونیش ئەوانەی کە لەگەڵ لیستی محافیزی پێشوو مابوونەوە ئەمانە بەرێک بوون ئەوانی کەش بەرێک بوون بەڵام مەسەلە نەتەوایەتی و نیشتیمانەکەی ئێمە لەم لابوو ئێمە هێزی پێشمەرگەمان ئێمە جەماوەری ئاوارەمان واتە ئەوانەی کە لەو منتیقەی ئاوارە بوون و مەسەلەن شنگال منتیقەی زومار منتیقەی بەعشیقا سەهلی نینەوە بە شێوەیەکی گشتی لەم سەر بەو سەر هەتا ئاچێتە سنووری حەمدانیە ینی قەزیەکەی ئێمە لەم دیوەیە قووەتەکەی ئێمە ئەمانەوێت لەم دیوە بۆ ئەوەی هەمیشە دافعێک بین بۆ زیاتر ڕزگارکردنی ئەو ناوچانەی کە تابعی کوردن لە ئاساسا و پەیوەندیان بە مادە 140 هەیە و ناوچەیەکن پێڵێن متەنازع عەلەیها و دوجاریش ئەبێت بەڕای من هەموو ئەو ناوچانە بە کاتێکی زووی ئازاد بکرێن بۆی لە بندەستی هێزە تیرۆریستەکانە نەبن بۆ ئەوەی هەم ئاوارەکانمان ئومێدی گەڕانەوەیان زیاتر بێت ئاوەدانکردنەوەی ئەو ناوچە وێرانکراوانە چەند زوو بکرێت درێنگە و ئەو زەرەرە مادی و ئیقتصادی زۆرێک کە بە بەردەوامی و ساڵانە لێمانەکەوێت هەوڵ بدەین بیوەسێنین چکە بەڕاستی ناکرێت سنوورەکانی کە الحەمدولیلا لەسەر دەستی هێزی پێشمەگە پاکراونەتەوە بەڵام سنووری مووسڵ تا ئێستا بەشێکی لە بندەستی داعشا بمێنێت و هێزی پێشمەگە لەتوانایە هەیە و هەروەها هەموو لایەک ئیستعدادی تەواومان هەیە بۆ ئەوەی کە پشتیوانی هێزی پێشمەرگە بکەین و هەروەها هاوپەیمانان ئیستعدادی تەواویان هەیە بۆیە کە ئەبێت هەم ئەم مۆزوعە زوو یەکلا بکەینەوە و هەم خۆ ئامادەکردنیش بۆ ئەوەی کە تۆ کە مووسڵ ڕزگار بوو خۆ بە ئیدارێکی هەبێت بچێت ئیدارەی بەر و لەم ئیدارەش هاوەکو پێشتر باسمان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە قووەت لە جەماوەر لە حیزب لە نوێنەرەکانی لە پەرلەمانی عێراق و لە ئەنجومەن بۆیە کە ئێمە هەستکردن بە مەسئولیت لە لامان گرنگتر بووە و پێم وابێ جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە تێئەگەن کە مووقیفی ئەمڕۆی ئێمە مووقیفێکی نەتەوایەتی بووە مووقیفێکی نیشتیمانی بووە مووقیفێکی سیاسی بووە و ئێمە سەبەب نەبووین لەوەی کە ڕووی داوە زۆر جان کاک هەڵۆ ڕوو لێ حکومەتە عێراقی ئەتدانانە
پارێزگەرێکی نیدا بۆ پارێزگەها نەیناوە چ بووە حکومەت عێراقی شیا ڕاستە و خوو کەسێکی بێژیتن ئەvە پارێزگەر مەبوو هەوەدانا یانژی ئەپڕێکا پەرلەمانی یانژی ئەپڕێکا ئەنجومەنی محافەڵێک و ئەو کەسێکی دەستنیشان بکەن پەرلەمان دەنگل سەردەت و هەمان دەمدا ئەپڕێکا حکومەتە عێراقی دێ چەند باشتر بیت هەکەر لایەنی سیاسی بخۆ کەسێکی ڕاکەن و بێژن ئەvە پارێزگە مەدانە پارێزگەر مەدانە ڕێوشێنی قانونی هەیە بەنسبەت هەتاکو ئەنجومەنی محافەزە بمێنێت اختصاصی ئەنجومەنی محافەزەیە کە پارێزگار هەڵبژێرێت ئەمە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە لە عێراقا چ ئێستا لە کوردستان و چ لەو محافەزانەی کە بەسەر سەر بە حکوومەتی مرکزیم ئەگەر لە کاتێکە ئەنجومەن هەڵبوەشێتەوە حل بکرێت ئەو کاتە ڕێوشێنێکیکە هەیە کە پێی ئەڵێن حاکمی عەسکەری ئەوە کاتە حکوومەتی مرکزی دەسەڵاتی ئەوەی هەیە دای بنێت بە ڕێوشێنی قانونی بەڵام لە مووسڵ نەگەشتە ئەو مەرحەلە ئەمڕۆکە پارێزگار هەڵبژێردراوە لە لیستی نەهزە دەرچووە زۆر شتێکی تەبیعیە لە لای ئێمە بە شەرتێک پارێزگار و ئەو کتەی کە پشتیوانیەتی تەفاهمی وەزعی مووسڵ بکەن و لە ئاسی خزمەتگوزاری خەڵکی مووسڵا بن و عیلاقاتیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەحزابی سیاسی کوردی لە سنووری مووسڵ حزابێکی سەحی و تەندروست بێت و ئەوان بە ئەقڵیەتێک ئیش بکەن و کۆی کە چەندین جار هاتوونتە لای ئێمە ئەوان باسی ئەویان کردو کە تەفاهمی هەموو وەزعاناکەن و ئەیانەوێت دۆستایەتیمان بکەن و ئەیانەوێت لێمان نزیک بن ئێمەش دورگامان کراوەیە ئێمە ئەگەر ئەو کاندیدەی کە ئێمە پشتیوانیمان کردووە دەریش بچوە ئەوش عەرەب بوو و ئەوەشی کێسە دەرچوو هەر عەرەبە ئەوەی کە بۆ ئێمە مهمە ئەو کەسەی کە لەوێ محافیزە و دەسەڵاتی هەیە لەگەڵ قەزیەی کوردی لەگەڵ ئەو مادانەی کە مادە قانونیانەی کە پەیوەندی بە قەزیەی کوردیەوە هەیە لەگەڵ خزمەتکردنی ئاوارەکان لەگەڵ پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ لەگەڵ سیاسەتی دەروجیران لەگەڵ پەیوەندیەکانی خۆیان و بەغا لەگەڵ پەیوەندیەکانی خۆیان و هەرێمی کوردستان عیلاقەیان چۆنە ئەگەر عیلاقەیەکی تەندروست بێت من گومانم لەوە نییە کە هەموو لایەکمان پشتیوانیانەکەین ئەگەر عیلاقەکەش عیلاقەیەکی ناتەندروست بێ و بە عەقڵێکی شۆڤێنیستی عەرەبی کار بکەن و وا بزانن کە ئەوان ئەتوانن کورد لە سنووری مووسڵ ئیزعاج بکەن و دەربکەن کە ئەمە عەقڵێکی بەسەرچووە بێگومانە و کاتێ مەشەڕوێستی خۆمانە بێت و ئەو کاتە بە شێوازێکیکە خۆمانی بۆ ئامادەکەین توتبینی بێتن پارێزگەری نوێی میسل دەستپێکی چ بکەتن کۆ خەلکی خۆ هەرچنە بیت زەحمەتە حتا هەمیا ڕازیکەت بەس چ بکەت کو هەندێکا ڕازیکەت کو وا ڕازیکەت ئەوێت ئاوارە بووین وا ڕازیکەت ئەوێل بندەستی داعش وا ڕازیکەت ئەوێن کو کەسانێن وا بەرزە بووین بێ سەرۆشین بووی ماڵ و ملکێوانە چووی دوێت چ بکەت پێنگاوێ نوێن ئێکێ یەن دەستپێکێ وێتن چ بن بەڕای من ئێستا پارێزگاری نوێی مووسڵ کە هێشتا زووە هەندێک قسەی لەسەر بکەین بەڵام بەڕای ئێمە بە پێشنیاری ئێمە ئەبێت دەستپێکی یەکەم لەگەڵ هەموو ئەحزابی سیاسی کە نوێنەریان هەیە لە ناو ئەنجومەنی پارێزگای مووسڵ عیلاقاتی خۆی باش بکات دانیشتن دروست بکات بەرنامجێکی باشی هەبێت و بەرنامجێک بێت کە بۆ هەموو لایەنەکان تیا بەشداری بکەن لە حکوومەتی خۆجێتی مووسڵە و هەموو ئەو لایەنانە کۆ بکاتەوە و بیکاتە قووەتێک بۆ ئەوەی کە ئەو حکوومەتەی کە ئێستا بە ناوی مووسڵەوە هەیە و بەشێکی کەمی مووسڵ لەژێر دەسەڵاتی با بڵین ڕزگارکراوە بەشێکی زۆری لەژێر دەسەڵاتی داعشایە و ئەو بەششی کە ڕزگارکراوە بیرمان نەچێت بە خوێنی پێشمەرگە و قارەمانەتی پێشمەرگە ڕزگارکراوە لەبەر ئەوە زیاتر تابعی هەرێمی کوردستانەوە هێزی پێشمەرگەی کوردستانەوە جگە لەوەش ئەو ناوچانان کە کوردنشینن کە ئازاد کراون کە پێشتریش هەرێمی کوردستان عیلاقەمەند بۆ پێوەی و هێزی پێشمەرگەت یا هەمیشە فریاد ڕست بووە و فریا کەوتووە لە چۆن لە جەلەولا و خانەقینەوە هەتا شنگار ئەم حاڵاتە هەبووە و هەرچەندە ناوچێکی گەرم بوون هەمیشە کارەساتی کاری تیرۆریستی تیا ڕوویداوە کورد ژمارێکی زۆری لەوێ شەهید بووە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێستا ئەو ناوچانەی کە ڕزگارکراون ئەمنیەتی تیا مسۆگەر کراوە ڕاستە وەکو پێویست ئاوادان نەبووتەوە بەڵام بەشێکیشی ئاوادان بۆتەوە مەسەلەن زومار ئاوادان بۆتەوە و ئەو خەتە ئامنەی کە ئێستا هەیە زەمانەتێکی ئەمنی داوە بە پشتی خۆی کە کۆمەڵانی خەڵک بە ئارامی تیا بژین
و ئەو دەسەڵاتەی ئەو حکوومەتەی کە ئێستا یاخو ئەو پارێزگایی کە ئێستا لە مووسڵ هەڵبژێردراوە ئەبێ بێت عیلاقاتی خۆی لەگەڵ ئەحزابی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستان و هەروەها عیلاقاتی خۆی لەگەڵ بەغا لەگەڵ دەور و پشتی خۆی چاک بکات بۆ ئەوەی کە بتوانێت هەم خزمەتی ئاوەرەکان بکە و هەم لە ڕزگارکردنی مووسڵە ڕۆڵی هەبێت دەوری هەبێت. زۆر مامۆستا تۆ بینی پشتی ئەف ئەم بژین کەسە هاتیەدانان دێ ئەرگێ ئەنجومەنێ وێ پارێزگەهەیە قورستر لێهێت وێت پتر کار کرد وێت پتر ناف خەلکیدا بیتن هەگەر سستیەک خاویەک بەرین و کە هەبیتن وێت ئەوێ بکەتە دەستپێکەکانی چنکو کەسێکێنی هات بەلکو پتر تەفاهم گەل بێتەکرێن بەلکو کەسێک بیت دەستێت توی ئەم بێژین گونەهبار نەبنە بۆ تاوانە ئەوێن کو بەرین و کەچوی هەکەر هەمی سەر ئەم بێژین ستۆی پارێزگەری بەریژی دابن وێتن ئەنجومەنی محافەڵەی ئێدی چه سەرەدەری بکەتن ئێدی چه پێنگاڵ پاوێت بێتن ئەوژی هەمان دەمدا تو نابینی بێت ئەوژی جەدوەلێکی نیتر هەبیتن بۆ یەکی کو بشین هەمی پێک و خزمەت بکەن گەلانی سیاسی گەر پارێزگەری ئەنجومانە بخۆک و هەمی پێک بە بشێن خزمەتی بکەن. ئێمەش تەمەنای ئەوواکەین و ئەویش بەتەنیا ئیشی پێ ناکرێت کە سەرۆکی ئەنجومەن لە کتلەکەی ئەو نییە و هەروەها جێگیری محافیز لە کتلەکەی ئەو نییە و هەروەها مەسەلەن بەشێکی زۆر لە هەموو ئەو قایم قام و مدیر ناحیانەی کە لە سنووری هێزی پێشمەرگن ئێستا لە کتلەکەی ئەو نین کەوا هەروەها ئەو جەماوەری کە ئاوارە بۆ لەژێر دەسەڵاتی ئەوان نییە کەواتە ئەو باشترین ڕێگای بۆ سەرکەوتنی ئەوەیە بێت لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ حیزبە سیاسیەکان لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی لەگەڵ ئەمانە تەفاوم کا و ڕێ بکەوێت بۆی بتوانێت خزمەتەکەی خۆی و واجبەکەی خۆی جێبەجێکات. مامۆستا پرسیارێت مە لڤێرێ بە دێچنە سەروێ چەندێ گو جەنابێتە وەکو پێشمەرگەیەک ئەڤروکەت سنوورێ پارێزگەها نینەوە چەک هەلگرە و پێشمەرگەیەکە ئەم بەحسێوی چەندی بکەین کو ئەو جهێن نەهاتینە ڕزگارکردن چەند پێدوی پندێ هەیە کو هێزێن پێشمەرگەی تەداخلی بکەن گەل هێزێن عێراقی گەل هەفپەیمانە بۆ ئازادکردنەوە جها ئەوێن کو vێگاوێ ژێر دەسەڵاتە داعش چنکو دبێژن هەکەر هێزێن پێشمەرگەی نەبن ئازادکردنەوە دێ گەلێکا بزەحمەت بیتن وەکو گەلێک گوندە کو vێگاوێ ژێر دەسەڵاتە داعش هیڤیا هەندێک لە ئەناوە هێلای نەشیانەوە جها ئازادکەن بینی بێتن هێزا پێشمەرگەی چه ڕۆلەکەت ئازادکردنەوە جهادا هەبیتن. بێگومان ئێمە هەم بە واجبی خۆمانی ئەزانین و هەم دڵنیاین لەوەی کە لە توانای هێزەکەمانە هەیە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بەشێکی ئەو بەشەی کە کوردستانە و داگیر کراوە لەیان داعشە و ڕزگاریک بەڵام لە بەرەوەی شەڕی داعش تەنها لە سنووری مووسڵانیە و شەڕێکە لە سووریاوە دەست پێکات هەتا ئەچێتە سنووری تکریت کە تا ئێستاش چەندین قەزا و ناحیە تکریتیش تەنانەت پانەکراوەتەوە ئەم شەڕە شۆڕ بۆتەوە بۆ ئەنبار و بۆ شارەکانی کە بەرەو بەغا ئەچێت و تا ئێستا ناوچێکی فراوان داعشی تایە و ڕۆژ بە ڕۆژ ئەو هێزە لە شکست بوون و زەربەی زیاتری بەرەکەوێت و ئەو هێزە تا ئێستا هێزە هاوپەیمانەکان بڵێن کە ئەمریکا سەرکردایەتێکرێسە هێزی ڕوسیا شاتوتە ناو مۆزوعەکەوە و لە میحوەری کەرکووکەوە بە بەردەوامی هێزی پێشمەرگە پێشڕەوی کرد و ناوچەکانی پاکردێتەوە داعش لە شکستایە و لێرەشەوە بە تەئکید ئەو ناوچانەی کە پەیوەندی بە هێزی پێشمەرگەوە هەیە وەزیفەی هێزی پێشمەرگەیە وەکو وەزیفەیەکی نیشتیمانی و نەتەوایەتی ئیستیعدادی تایەکە لە هەر کاتێکە مناسب بێت ئێمە ئەو سنوورانە پاکەین و دوا ئەوەش بە تەئکید هێزی پێشمەرگە بەشێکە لە هێزی دژە ئیرهاب و لە هێزی دژە تیرۆر و لە هێزی ینی لەو هێزەی کە بۆ ڕزگارکردنی ئەو بەڵا مەترسیداری کە بەسەر گەلانی عێراق و بە کورد و بە هەموو کەمەکانی تر بە کورد و عەرەب و هەموو پێکاتەکانی ترەوە لە ئارا هەیە و هێزی پێشمەرگە ڕۆڵێکی نێودەوڵەتی هەیە ئێستا ئەو شەڕی هێزی پێشمەرگەیکا لە مەجلیسی ئومەمی متحیدە جێگای دەستخۆشی بووە نەک تەنها لە کوردستان و لە عێراقا بەڵکو بینیمان برا پێشمەرگەکانمان برا شەڕەوانەکانمان لە سنووری ڕۆژ ئاوای کوردستان چ ڕۆڵێکیان بینی و لەبەر ئەوە ئەمە پەیوەندی بە هەموو لایەکۆی جەبهەیەکی فراوانە و ئەو هێزەی کە پێی ئەڵێن داعش و تیرۆریست و لە ناوچەکەیە تەنها مەترسی نییە بۆ سەر کوردستان و تەنها مەترسی نییە بڵین بۆ سەر گەلانی عێراق مەترسیە بۆ سەر سیستەمی ئەمنی هەموو جیهان بۆ سەر شەرقی ئەوسەد واتە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست و لەبەر ئەوە هێزی پێشمەرگە لایەنێکی بەهێز و سەرکەوتوشە لە پاکردنەوەی ناوچەکان لە سەڵاتی داعش. زۆر مامۆستا
هەگەر پرسیارکەی هەر کەسێکی دەبێژیتە ڕزگارکردنا پارێزگەهانەینەوە و هەمی قەزا و ناحیەن خوڤە gelek gîro bû yanî viya ba zîtir hat ba rizgarkirin viya ba zîtir ev cihe hat bana paxişkirin û xelkek vegeriya ba ser mal û milkêt xwe rast e pêşveçûnên heyn bes ew pêşveçûne em bêjîn hêdî hêdî ne dem jî herî çît û xelek jî aware ye cenabê te nabînîtin gîro bû azadkirina parêzgehaneyîn ewa qeza û nahiye ve بۆچی گیر بوو سبب چییە؟ لە ڕاستی من ناڵێم هەموو سنوورینەی نەواچکە ئەبینین ئەوە جێشی عێراقیش تا ئێستا نەیتوانی هەموو ناوچەکانی کە نزیکن لێوەی ڕزگاری بکات بەڵام ئەو بەشەی کە ئەو بەشانەی کە پەیوەندیان بە کوردستانەوە هەیە جاریکە تاکی دەکەم لەوە تا ڕۆژێک زووتر ئازاد کرێن درەنگە و من هەمیشە تەمەنام کرۆ پێشنیارم کردووە کە زووتر ئازاد بکرێت و ئێستاش کاتمان زۆر لە بەردەماوی ئینشەڵڵا ئەو مۆزوعەش لە کات و ساتی خۆیان با بڵین کۆتایی پێێت بڵێ تەخیر بوونی هەتا تەخیر بێت زەرەرێکی زۆرمان لێیە هەتا تەخیر بێت خەڵکی لە ئاوارەیە بێتاقەتە بێت جگەلەوەی ئاوارەیش بۆ خۆی دوو جار ینی خەرج و مەساریفی هەیە جارێک ئەوەی کە زیانێکی زۆریان کردووە لە شوێنی خۆیان و جارێکی ئەوەش کە ئەبێت لە حاڵ و گوزەرانێکی خراپە بەڵام لەگەڵەوە بێ مساعداتی پێویستیان پێ بگات لەبەرەوە ڕزگارکردنی ناوچەکان هەرچەندە بە ڕزگارکردنی ناوچەکان یەکسەر ئەوە نییە خەڵک بگەڕێتەوە چکە ئەم ناوچانە کێشەی زۆر بۆ دروست بووە کە کەوتوتە بندەسی داعش یەک لە بواری تەقەمەنی و عەبوە و مین و ئەو جۆرەشتانە منتیقەکە بێ پاکرێتەوە دوو وێران بووە یعنی شارێکی وەکو شنگال ئێستا وەکو کوبانی وێران بووە ینی ئەمە چۆن دروست بکرێتەوە چۆن خزمەتگوزاری پێ بگەێنرێت چۆن جارێکی کە کارەبا و ئاو مەسەلەن ڕێگاوبانەکانی و هەروەها خزمەتگوزاریەکانی تر کە پێویستن و هەروەها ئەو بینای خوێندنگە و مەدرسە و خەستەخانە و بینا حکومیەکانی کە تەدمیر و وێران بوون خۆ ئەمە بە شەو ڕۆژێک دروست ناکرێتەوە بەڵام چەند زوو ڕزگار بکرێت ئەوەندە زوو هەڵمەتی پاکردنەوە و نوێکردنەوە و ئاوەدانکردنەوە بە شوێنیان دێت مامۆستا تۆ نابینی کۆ میسە لەم بژین پارێزگەهانەینەوە وەکی کەفتیە ناوبەینە دوو کەوانەدا یعنی حکومەتە عێراقێ یا بشێوەیەکی ئێکسەر تەداخلێت تێدا ناکات چونکو بەلکو هێزێت پێشمەرگەیشی گەلێک جەها بێژن ئەڤە ناوچێن و قەتیایینە ئەڤە دێ هەر ڤەگەڕێنەوە بۆ هەرێما کوردستانی و هەمان دەمدا حکومەتە هەرێما کوردستانی ژیانەشێت پێنگاوێت ئێکسەر پاوێژتن بۆ یەکی واجهها کۆنتڕۆل کرد چونکو هێشتا ئەڤ بابەتە بەلکو ئێکلایی نەبیت هەکەم ساکەینە سەر ئەرض الواقع بەلکو ئێکلاییشی بیت یعنی ئەف جهێن کو مادە 140 زۆربەیەوە ئەبروکە ئەبهێز و بخوێن ڕێتنە چەندەها ئەم بێژین شەهید و پێشمەرگە و کوڕین فی وڵاتی ئەبروکە ڕزگار بووە تو نابینی خەمساریەکە وسڵاتێدا هەیەش لای حکومەتە عێراقی چونکو ضەمانەکە وەساینەک و سباهی ئەبجهە ئیلا بۆ حکومەتە عێراقی دێ بەگەڕنەبە تو نابینی ئەڤەژی ئەساسەکە بێگومان ئەوەی کە واجب و وەزیفەی حکوومەتی عێراقی نەیتوانیوە جێبەجێ بکات بەڵام کە نەیتوانیوە ینی نەیتوانیوە ئەنبار ڕزگار بکات و نەیتوانیوە بێت مووسڵ ڕزگار بکات خۆی لە ڕاستی ئەو بەشەی کە ئەکەوێتە خوارەوە وەزیفەی هێزی پێشمەرگە نییە بچێ ڕزگاری بکات ئەو وەزیفەی جێشی عێراقیە کە ڕزگاری بکات چونکە ئەو ناوچانە کوردستان نین هێزی پێشمەرگە ڕاستە بەشێکە لە هێزی پاراستنی نیشتیمانی باڵبڵین نیشتیمانە فراوانەکە بە معنای عێراق بەڵام لە ئەسڵا هێزی پێشمەرگە هێزێکی تایبەتە بە سنووری هەرێمی کوردستان و هێزێکە لە هەرێمی کوردستان دروست بووە سەرڕای ئەوەی ئەم هێزە عێراق قەرزاریەتی گەورەترین شەڕ و گەورەترین سەرکەوتن و گەورەترین بەرگری لەسەر دەستی ئەم هێزا کراوە گەورەترین زۆرترین قوربانی داوە بەڵام حکوومەتی بەغا چه هاوکاری و پشتیوانێکی ئەم هێزەی کردووە چه چەکێکی بۆ ناردووە چه میزانێکی بۆ ناردووە پێداویستیەکی ئەم هێزەی مامۆستاانی بێتن مە هەندێک هەبن وەکی ئەم بێژین وەسڵێکی بن ناوبەینە حکومەتە هەرێمی و ناوبەینە حکومەتە بەغداد و ئەوژی ئەندام پەرلەمان و وەزیرین منە یعنی سەرملێت وەک بینیت کو ئەو vê چەندێ بگەهینن وەرن هاوکاریا بجهی بکەن ئەفجهە ئەوەنین کو خەڵکێکی زۆر لێ ئەفجهە ئەوەن کوێن هەوە گوتینین منە یعنی بێتن ئەvە ببنە پارچەکە واستن من vê بەس بوو جەنابێتە دیارکەم ئەرێ توت بینی کو ئەڤین بناوێ ئەندامێ پەرلەمانی بناوێ وەزیر و حتا دیمایشیانە کارێ خوب درستایی ئەنجام بدەن کو وەکو بۆ پێشمەرگەی بشین دەنگی پێشمەرگەی بیتن هاریکاریکردنا پێشمەرگەی هاریکاریکردنا کەسێ ئاوارە بووی هاریکاریکردنا واجها ئەوێت هاتینەش ناوبرن و کاولکردن کوەکی جەنابێتە گوتی وەکو کوبانێ لێ هاتینە vێگا vێگەلەکجە لە ڕاستی من ئەوەندەی کە ئیبینم بە
بە تایبەتی پەرلەمانتارەکانمان لە پەرلەمانی عێراق زۆر ئازایانە هەوڵیان داوە بەس بۆ خۆی بەغا ئەوەندەی کێشە هەیە زۆر بە ئاسانی ئەو شتانە چارەسەر ناکرێن و تا ئێستا سیاسەتی ڕسمی عێراق سیاسەتی ڕسمی بەغا سیاسەتێکی ڕسمی باڵێن سیاسەتێک نەبووە بۆ چارەسەرکردنی ئەو مەلەفانەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە هەیەتی کە لە زمنی ئەوانە مەلەفی هێزی پێشمەرگەیە و ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ماوەتەوە و بە بەردەوامی هەم وەفدەکانی هەرێمی کوردستان کە چوونەتە بەغا هەم پەرلەمانتارەکانمان هەم ئەو برایانشی کە لەوێ لە حکوومەتی بەغا پێگە و ڕێگەی وەزیر و کەمتر و زیاتریان هەیە ئەمیشە داکۆشیان کردووە بەڵام نەگەیشتۆتە ئەنجام و نەگەشتۆتە ئەوەی کە چارەسەری ئەو کێشەیە نیو چارەسەریشی بکەن. زۆرجە مامۆستا تبینی هەکەر هات و ئەفجهە هەمی هاتنە ئازادکردن پشتیانێن هێزین پێشمەرگەی مادێ 140 وەکو گەلێکت بێژن هاتان بێژین جێبەجێکردن جانابێتە چت بێژیدن هەکەر هاتە ڕزگارکردن دەست و ملێن پێشمەرگەی تبینی مادێ 140 خلاص هاتە جێبجێکردن یانجی ئەvە جارێک دیدیمە ڤەگەڕینتەvە قۆناغایەکێ گفتوگوت گەل حکومەتە عێراقی ئەوە کۆنەشتیای چ بوو ڤانجها بگەتن. پێشهاتەکان یەکەم ڕووداوەکان دوای پێشهاتەکان باسکەین ئەو ڕووداوانەی کە لە عێراق ڕوویاندا و هاتنی هێزی داعش و هەڵوەرینی هێزی جێشی عێراقی و هەڵۆشانەوەی ئەو حکومەتە خۆجەیانەی کە لەو پارێزگایانەی داعش داگیری کرد ئەمە ئاساری زۆر بەجێهێشتە و گۆڕانکاری زۆر بە ناوچەکە هاتووە و هەروەها ئەو گۆڕانکاری سیاسیانش کە لە ناوچەکە ئەگوزارێن و ئەو پێشهاتانش کە هەن جارێکی کە حکومەتی عێراقی چاوەڕوانی ئەوە ناکرێت بگرێتەوە بۆ بەری بڵێ هێزی پێشمەرگە تا چوار ڕزگار بکات ئەوە مسۆگەرترە و من بڕوا ناکەم جارێکی کە هێزی پێشمەرگە ئەو ناوچانە چۆڵ بکات نەگوەکو ئەوەی کە ئەو ناوچانە ڕزگاری کردو بۆیە چۆڵی ناکات لەبەر ئەوە هەر کاتێک هێزی پێشمەرگە لەو سنوورە نەبێت کۆمەڵانی خەڵک لەو سنوورانە ناتوانن بژین ئایا کە سنووری شەنگار ڕزگار بوو ئەگەر هێزی پێشمەرگە نەیپارێزێت برایەزیدەکانمان ئەتوان بچنەوە شەنگار هێزێک هەیە بیان پارێزێت بۆ یەکە مەسەلەن کەرکووک ئەگەر هێزی پێشمەرگە نەیپارێزێت هێزێک هەیە بیپارێزێت جارێکی پڕ نەبێتەوە لە تێرۆریست یاخود سنوورەکانی مووسڵ زومار و هەروەها سەرهێنینەوە شوێنەکانی کە لەبەر ئەوە تا ئەو شوێنەی هێزی پێشمەرگە ڕزگاریەکات بڕوام وایە کە جاریش کە هێزی پێشمەرگە چۆڵی ناکات و ئەوە ئەبێتە مان و نەمان یعنی ئەگەر ئەو شوێنانە چۆڵکەین کەواتە خوێنی شەهیدەکانمان دەستکەوتەکانمان دەست لێ هەڵەگرێت درست ئەم نابژین چۆل کرد بەس تو نابینی ئەvە vêtin her carekadî ev guftugû bî çenku ev vêtin me bizivînteve ser mêza guftugûyê em hosa me îtîfaq hebin ne ev me girt ez gel te me sadê me girt me bixwîna xwe girt û heker em berdeyîn ev belku şikestineka mezin ew me xwîna şehîdên xwe belku em dîkêm bikîn bes vêtin me îtîfaqiyat hebin me yasayek hebît ku hîç şêweyekê carekadî kes destê xwe bû vêrê dirêj neke çinku cenabê te ez barê me gel hemî hêrişeka wî deverê bûye ku hêriş birîne ser wa devere û em bêjîn ew devere paqij kirîne iş çekdarên Daeş xelek çend bawerî hêzên pêşmergehê ku ev bimînîtin ne carekadî ew vegerneve ewên ku berîn û ke ev cihet destê wa da û serperiştiya wî cihî kirî من بڕوام وایە لەو کاتا کە یاسا جێبەجێ ئەبێت و ڕای کۆمەڵانی خەڵک وەرەگیرێت لەو سنوورە ئەوەشی کە جاران معریز بوو لەوەی کە بێتە سەر هەرێمی کوردستان یاخود پێشمەرگە بیپارێزێت ئەم جارە هاوار ئەکات و هەردوو دەستی بەرزەکاتەوە بۆی کە هێزی پێشمەرگە بیپارێزێت چونکە نەجێشی عێراقی پاراستی و ئەو هێزە تیرۆریستەش کە بە بەرجی ئاینی و بە عەقڵی شۆڤینیستیەوە هاتنە مەنتیقەکە کاریان بە خەڵکەکە کردووە ئەوەندەیان زڵم و زۆر کردووە کە جارێکی کە خەڵک تەنها فریار ڕستی کۆمەڵانی خەڵک ئێستا هێزی پێشمەرگەیە لەبەر ئەوە لە هەموو حاڵێکە ئەو ناوچانە کە ڕزگار ئەکرێت خەڵکەکەشی ئەبینین برامەسیحیەکان و ئەوانەی کە با بڵێین ئاینی جیاوازن و مەسەلەن عەشایری عەرەب لە مەنتیقەکە و پێکاتەکانی تر تەنانەت ئەو براشیعەکان کە لە سنووری ئێمەوە نزیکن ئەگەر هێزی پێشمەرگە نیان پارێزێت کێ ئەیان پارێزێت هێزی پێشمەرگە لەو ناوچانە بۆتە هێزێکی زەروری بۆ پاراستنی سەر و سامانی خەڵک بۆ پاراستنی ئەو سنوورانەی کە لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگە و بە خوێن ڕزگار کراوە بۆ یەکە هێزی پێشمەرگە بەڕای من مستەحیلە جارێکیکە و ناوچانە چۆڵ بکات
و پشتیوانی کۆمەڵانی خەڵکیشی بەدەستێناوە و خەڵکیش داوایەکە لە سنوورانە بمێنێتەوە. مامۆستا خەڵک چاوت ڤەگەڕیتەوە ڤاجا چونکو ئەvە دەستپێک و دیمەهایکێ وار و جهێ ئەم بێژین ژیانە هەمیە بووە ئەف جهێ تێنە ڕزگارکردن خەڵک چاوە قەستکەتە وێرێ و تەماندەمدا ئەوە چ داخوازی هەنە کوپمین نەلوێرێ و نەچنەوە و مەتەڵسیژی ئەلسەروانە بیتەوە بێگومانە بێ پاکرێتەوە و ئەبێت تیمی تایبەتی لایەنی تایبەتمەند بەو کارە لایەنی مختص بەو کارە مەنتیقەکە پاک بکاتەوە. کەم تەرخەمی هەیە مامۆستا توێ چەندێدا وەڵڵا هەوڵی زۆر نەپاکشکردنێدات کێم خزمەتگوزاریێدات لای ساخلەمگێدا لای پەروەردەیدا ئێمە ناڵێن هیچ نەکراوە ئیشی باش کراوە کارەبا دابین کراوە ئەو دابین کراوە پرۆسی خوێندن لە ناوچەکان دەستی پێ کردوێتەوە یعنی لەو وەزع قەیرانە داراییەش کە لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین لەم قۆناغە و لەم سەردەما کە شەڕێکی قورس لە ئەستۆمانە و قەیرانی داراییمان هەیە و کۆمەڵی گرفتی گەورەی ترمان هەیە هەر ئەوەندە ئەکرێت بەڵام هێشتا کوش خزمەتگوزاری زۆر ماوەکە بکرێت و بە تەئکید شەڕیش قورساییەکە لەسەر دارایی و لەسەر پرۆسەی ئاوادکردنەوە لە سنوورەکە و هەروەهاش بینین کە هەرێمی کوردستان ئەو گرفتە گەورەی لەسەر لەگەڵ حکوومەتی بەغا هەیە کە ئەویش مەسەلەی میزانیە و کێشەی نەوتە و ئەو کێشانەی ترەکە هەیە. زۆر باش مامۆستا دایمە بەرەف دیمایەکی بەچوو هەکەر جەنابێتە پەیڤەکە دیمایەکی بیشەی کەرە بکەین. سوپاسدانەکەین و ئێمە کۆمەڵانی خەڵک دڵنیاکەینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لایەنی بەرژەوەندی گشتی و لایەنی نەتەوایەتی و نیشتیمانی لەلا مهمە چونکە بۆ ئەوە دروست بووە بۆ ڕزگارکردنی نەتەوەی کورد بۆ ڕزگارکردنی نیشتیمان بۆ پاراستنی نیشتیمان بۆ بەرقەرارکردنی دیموکراسی بۆ ئەوەی کە کۆمەڵانی خەڵک بگەن بە هەموو مافەکانی خۆیان لەبەر ئەوە لە مووسڵیشە هەمان ئامانجمان هەیە و ئێمە لایەنێکین کە بۆ ئەوە تێ ئەکۆشین هەموو پێکاتەکان و کوبرابەیەکەوە بژین و هەموو پێکاتەکان حەق و حقوقیان لە بەرچاو بگیرێت و هەموو پێکاتەکان لەو سنوورە هیچ زۆرە زڵم و زۆرێکیان لێ نەکرێت جیاوازی ئاینی جیاوازی نەتەوایەتی جیاوازی ئەشایری جیاوازی هەر جیاوازیە کە هەبێت نەبێتە هۆی سەبەبی هەڕەشە و مەترسی و سڕینەوە و لەناوچوون و بە پێچەوانەوە کەلتورێکی هاوبەشی جوان دروست ببێت کە نمونەی شارێکی برایەتی و پێکۆژیان بێت لە عێراقا و ئەمە کۆمەڵانی خەڵک دڵنیاکەینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە پێناوی ئەو ئامانجانە هەوڵی داوە و تێکۆشە و تێکۆشاوە و ئەم ڕووداوانەش کە ئێستا ڕویان داوە ڕاستە کارەساتی گەورن ڕاستە کوردستان لە بەردەمی کۆمەڵێک ئەگەری گەورە هەیە بەڵام بە تاکید ئێمە هەوڵ ئەدەین لایەنێکین بۆ یەک ڕێزی ماڵی کورد بۆ ئەوەی کە ماڵی کورد بەهێز بێت بەرامبەر بەو پێشاتانێک هێنە پێشەوە دەستکەوتی زیاتر بەدەستبێنین وە دەستکەوتەکانی کە بەدەست هاتووە بیان پارێزین. مامۆستا زۆر سپاس جەنابێتە کوتومێوان بووی گەلمە ڕوونیشتن گەلتە جێ سەرفەرازی سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ بینەرە نێژا و خوشتی وێ چەندێم گەشتنە دیمەهۆی کە خەلک ئابرووکە بەرنامە هەوای ڕۆژانە ئێوارە بادینان هیویا منەوە ئەم شەوە بچە خزمەت هەوایین بەڕێز بکەین تامۆین و خەلکەکە دیابی بەرنامەی ژێر چاودێریە خودای مازن داوم بخاترەوە.